من خۆم خوا لەسەر عەرش ئاگادارە، خوا لەسەر عەرش ئاگادارە، خەبەرم پێدراوە، ئاسایش و مەحکەمە بانگیان کردوم، ئەمووی 2 هەفتە دەبێ، مەحکەمە بانگی کردم، وتی ئەوە مەلەفێک فڵانە کەسەوە لە سجنە هەوڵی تیرۆرکردنی تۆ و مامۆستا ڕاحەت کوردی داوە کەویش لە مزگەوتەکەی تۆیە، ئەوە ئیعترافەکەی و ئەوە هەموو شتەکانی چییە، چ دەڵێ لەسەری ئەوە تۆماری خۆت سکاڵای خۆت تۆمار کە وتم سکاڵای لەسەر ناکەم، چۆن وتم لەبەر خوا من ئازادی دەکەم. ئەوە لە محکمەی سلێمانی، ها ئەو قسانەی من ڕاستەوخۆی ئێستا خۆ محکمە دەیویستێتەوە، حیزب حکوومەت دەیویستێتەوە، وتم سکاڵاشی لەسەر تۆمان ناکەم، داوا لەو خوای دەکەم، خوا هیدایەتیدا. غەڵەتە، خەڵەتێنراوە، چێواشەکراوە، وا تێدەگا کە من دژمنی ئیسلام و موسڵمانانم، نازانم من دەبێت خزمەت بە ئیسلام و موسڵمانان کەم، بەڵام بەو طریقەیە ئەو نایکەم، دەزانم ئەوەی ئەو تەنها ئاژاوەجێڕی بەدوایە، یعنی ئەو کەسەی هەوڵی تیرۆری منی داوە ئەوە 2 هەفتەیە مەلەفەکەی لە محکەمەی سلێمانی، وتم لەبەر خوا من ئازاد، هیچ سکاڵای لەسەر کەس ناکەم. بەس برای گیان کە تۆ دەڵێ خەڵکانێک دەگیرێ، خەڵکانێک کوڕە تۆش سەرکردەبی دەیگری، تۆ یەکی موسڵمانی دیندار سەرکردەبی ئەو کەسە دەگری،